کرێکاران خەباتکارانی ئازادی خواست پێویستە ئەم ڕۆژانەی کە خەریکین لە ڕۆژی جیهانی کرێکار نزیک دەبینەوە ڕۆژی بیرکردنەوە دیالۆگ و نووسین بێت سەبارەت بە پێویستی یەکگرتووی خەباتی کرێکاران ژنان لاوان هەڵسوراوانی ژینگە پارێز و مافی مرۆڤ بە ئاراستەی دابینکردنی ویست و داخوازیەکان بۆ بەڕێوەچوون و دێمۆکراسی خوازی زۆرینەی جەماوەر حەقدەستی بە چەند قات خواردتر لە ژێر هێڵی هەژاری بێکاری مناڵانی کار و خیابان قوڵتربوونەوەی کە لە نەچینایەتیەکان سەپاندنی هاوسەرگیری بەسەر منداڵان و بە تایبەت کچان پێشێلکردنی مافی ژنان پێشێلکردنی مافی نەتەوەکان سەرکوتی کەمایەتیە ئاینیەکان زیندان و ئەشکەنجە خوڵقاندنی هەلومەرجێکی دژوار و کارەساتبار بۆ کۆچبەرانی ئەفغانستانی نەبوون یا خراپی شوێنی نیشتەجێبوون سەرەڕۆیی مەسحەبی دزی و بەتاڵانبردنی سەروەت و سامانی گشتی لەلایەن دەسەڵاتداران و کاربەدەستانی ڕژیم بەرپرسە نیزامیەکان کاربەدەستانی ئیتلاعاتی و ڕێبەرانی ئاینی بێئاوی و لاوازبوونی بە شوێنەی خاک و گەلێک نمونەی تر میراتی حکوومەتێکی سەرمایەداری مەسحەبی واتە کۆماری و ئیسلامی بورژوازی پشتیوانی ئەم ڕژیمەیە پێویستە هەڵسوراوانی کرێکاری لە سەروبەندی ڕۆژی جیهانی کرێکاردا لە فکری دۆزینەوەی ڕێگا چارە بۆ ئەم بەڵاو موسیبەتانە بن پێویستە ئەوان بۆ ڕووخاندنی شۆڕشگێڕانەی کۆماری ئیسلامی و پێنانە ناو پرۆسەی دامەزراندنی سۆسیالیزم خاوەنی ڕێوشۆن و ئامرازی خەباتکارانە و لە سەرووی هەمووانەوە حیزبێکی شۆڕشگێڕی کۆمونیست و ڕێبەرایەتیەکی وشیار بەرچاوڕوون بوێر و فیداکاردا بن پێشمەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەست بیری مشکم موژدەی دوا ڕۆژی پێیە منم ئەڵای سووری شۆرەشوینێ دا چاکێنێ من باچەکێ لە ژێرە واڵە سوورم سرودی ئاش نەبوونەوە ڕووبا دوژمن ئەخوێنێ دەساوچینەکانم وەرن ببین بە یەک لەش بیگەشێنینەوەژیان دوای بینین ڕۆژی دەساوچینەکانم وەرن ببین بە یەک لەش بیگەشێنینەوەژیان دوای بینین ڕۆژی منم ئەڵای سووری شۆرەشوینێ دا چاکێنێ من باچەکێم لە ژێرە واڵە سوورم سرودی ئاش نەبوونەوەم ڕووبا دوژمن ئەخوێنێ